سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی سەرنج بە دیداری ئێوە شاد دەبم. ئەمڕۆ پارتی هێزێکی زێرەڤانی و لەگەڵ هێزێکی پێشمەرگە بردە چیای مەتینان ئەمە لە کاتێکدا کە لە ڕێی ڕاگەاندنەکانەوە باس لەوە دەکرێت کە ئەم هێزە چوونەتە نێوەندی پەکەکە و سوپای تورکیا لە کاتێکدا کە لە 6 و 7 مانگی ڕابردووەوە سوپای دەوڵەتی تورکیا هێرشێکیکەی لە ناوچەی هەفتانین دەست پێ کرد دژی پارتی کرێکارانی کوردستان کە بەڕای زۆرینەی چاودێرانی سیاسی لە باشووری کوردستان و هاوکات بەشێک لە شرەوەفەکارانی ژیانیش باز لەوە دەکرێت کە ئەم هێرشە تەنها بۆ لێدان نییە لە پارتی کرێکارانی کوردستان بەڵکو نیەتی داگیرکردنی تەواوی باشووری کوردستانی هەیە لە کاتێکدا کە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکایەتی کۆماری تورکیا نەخشەیەکی بنکە و بارەگا سەربازیەکانی خۆی لە باشووری کوردستان بڵاو کردەوە کە پێکهاتوون لە 36 بنکە و خاڵی چاودێری کە پەرلەمانتارێکی ئۆپۆسیۆنی تورکیاش باز لەوە دەکات دەڵێت مەبەستی تورکیا ئەوەیە کە وای بە جیهان نیشان بات کە ئەم بەشەی لە عێراق دابڕیوە دەیەوێت بیکاتەوە ژێڕکێفی خۆی هەر سەبارەت بەم ئاڵۆزیانە لە باشووری کوردستان و لەناو عێراق بەگشتی بەهۆی هێرش و داگیرکاریە یەک لە دوای یەکەکانی سوپای تورکیاوە شەوی شەشی ئەم مانگە ڕۆژنامەنووس و شرۆفەکاری بەناوبانکی عێراقی هیشام هاشمی لە بەردەم ماڵەکەی خۆی تیرۆر کرا کە ڕەنگە ئەمە کاردانەوەیکی تونتری لە ئێستا بەدواوە بێ و هاوکات ببێتە هەمان سیناریۆی کە لە 2005 بەهۆی کوشتنی ڕەفیق حەریری لە لوبنان دروست بوو ئاڵۆزی زیاتر لە نێوان ئێران و ئەمریکا لە سەر عێراق دروست بکات. گفتوگۆی ئەم تەوەراناکەین بە میوانداری هەریەکە لە بەڕێزان ئەنوەر حوسێن ڕۆژنامەنووس و نووسەر کە لە ستۆدیۆ لەگەڵمانە کاگەنوەر بەخێربی و لە ڕێگەی ڤایبەریشەوە لە شاری چەمچەماڵەوە لەتی فاتح فەرەجمان لەگەڵا بە هەمان شێوە کە بەڕێزیشیان نووسەر و ڕۆژنامەنووسن کاگلتی سڵاو بۆ بەڕێزیشت. سپاس. حتمما بۆ من هیچ جیاواسی نییە گەر لە کاگەنوەرەوە دەست پێ بکەین کاگەنوەر من ئەمەوێت لە بڵاوبوونەوەی نەخشەکەی تورکیاوە دەست پێ بکەین کە تیایدا 36 خاڵی دەستنیشان کردووە لەسەر نەخشە کە لە باشووری کوردستان 36 خاڵی سەربازی چاودێری سوپای تورکیا هەیە. مەبەست لە بڵاوکردنەوەی ئەم نەخشەیە چییە؟ ئایا وەک ئەو پەرلەمانتارەی تورکیا دەڵێت ئاماژەی بۆ کردووە ئەمە وای ئەکەوێتەوە کە تورکیا ئەم بەشەی دابڕیوە و وردە وردە ئەوێ بیکاتەوە سەر تورکیا؟ زۆر سپاس بۆ جەنابێت وە بۆ کاگلەتی فاتح فەرەجیش لە چەمچەماڵەوە. لە ڕاستیە کاگارام ئەو داگیرکاریانەی تورکیا لە مەساوەندی کە پەیوەندی بە کوردەوە هەیە لە دوای ڕاپەڕینی هەرێم کوردستان و عێراقەوە دەستی داوەتێ وردە وردە ئەم بنکانە وەکو پێشتریش باسمان کرد بنکەکان 24 بنکە بۆ بە 36 بۆ بە نەزەری من ئەوێ زیاتریشیکە. ئەو بنکانە بنکەی دەستگای هەواڵگیری دەستگای میت و جەندرما و سوپای تورکیان لە ناو باشووری کوردستان لە سنووری بادینان و کارەکەشی ئەوەیە کە یەکیان لە ڕاستیە چاودێری هەواڵگیری و زانیاری و مخابراتی وردی جم و جۆڵی پارتی کرێکارانی کوردستان بکە. یەکێکی تریشیان ئامانجەکەی ئەوەیە ئەو ناوچانای لە ناوچەی زاب و هەفتانین و ئەو ناوچانی کەپەکە پێ ئەپەڕێتەوە بۆ باکوور کۆنتترۆل کا بیگرێ و دیواری چاودێری و کۆنتترۆلی کامێرای ورد بە تەکنۆلۆژیای پێشکەوت و دابین بکە و لە هەمان کاتیشا ئەوێ مەسەلەن لە هەر کاتێک شاوەکو ئێستا وەکوی کە جەناوت باس کرد لە مانگی حوزەیران و تەموزی ئەم ساڵی شۆ دەستی کردەوە بە هێرش و پەلامارە ئۆپراسیۆن بێ ئەوە بکە. ئەوە بە نەزەری من ئەوە مەسەلەن نەخشەی دابەشبوونەکەی ئەوی کە تۆش وتە دیاری کراوە لە شوێن و ئەو شوێنانەی کە دەستگای میت و مخابراتی تورکی لە شوێنی لێ جێگیر بوون هەمووی ڕاستەوخۆ یەکیان پەیوەندی بە پارتی کرێکارانی کوردستان و جم جۆڵەکانیشی یەکیان ئەوی تریشیان وردە وردە پەیوەندی بۆ هۆیە کە مەسەلەن چۆن باشووری کوردستان بخاتە ژێر کۆنتترۆلی خۆی ناوچەکنەوە شوێنەکانەوە بە نەزەری منەگە تورکیا بۆی بکرێ لەوەش زۆرتر بنکە و بارەگاکاتەوە مەسەن هەوڵەدا لە مەخمور لە شەنگال لە مووسڵ وەکۆی چۆن لە هەرێمی کوردستان و عێراق و شوێنەکانی تریش لە هەولێر و مەسەلەن بەسڕا و بەغا قونسوڵخانەی کردوێتەوە بە جۆرە لە جۆرەکان هەر ئەو کاراکەن کە ئەو بنکە سەربازیانە ئەیکەن وە چاوی لەوەیەکە هەم ئەو شوێنانە داگیرکاری نەکشێتەوە و هەم هەوڵدا نفوز و گەشە و پێگەی خۆشی لە باشووری کوردستان
زۆرتر بەرێتە پێش بە هەر حاڵ کاگەرم هەموو جموجۆڵەکان و هەموو وجودی تورکیا لە هەرێمی کوردستان و لە سنوورەکانی عێراق کارێکی مەترسیدارە و کە ئامانجێکی باشی لە پشتەوە نیە و ئامانجی داگیرکاری و ئامانجی دژی باشووری کوردستان و بەسە لە خەڵکی باکووری کوردستان و ڕۆژاوی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان ئێمە ڕێگە لەم مەترسیە لەسەر باشووری کوردستان لە خۆمانی دوور خۆی لە کاگەرم خۆی لە ڕاستیە ئەبوو هەر لە بیدایەتە ڕێگەی نەدرایە بەڵام ئەو مانتەخانە بەداخەوە کە لەژێر نفوزی پارتی دیموکراتی کوردستان هەیە و ئەو ڕێگای پێداوە مەسەن پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بە هەر هۆکارێک ڕێگای پێدا بێ لە سەرتاوە ئەبوو بزانێک کە مەسەلەن تورکیا بۆ داگیرکاری هاتووە و ئامان جوونیەتی خراپی لە پشت ئەم ئۆپراسسیۆن و بنکانەوە هەیە و لە هەمان کاتە واقعێتی شەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان لە ڕابردووە گەر نەیزانی و ئێستا ئەبێ وە بزانێ حکوومەتی ئاک پارتی و دەوڵەتی تورک جیاوازی ناکەن لە بینی بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان کە بە ناری خۆیان ێزانن دوجار خۆوان مەسەن چەند مانگلەوە پێش ڕایانگەیاندووە وە سەدان جاری تریش ئەمایان ڕاگەاندووە ئەوان هەمیشە چەند قسەیەکی سەیر و عەجیب بەکەن کە ئەو پەڕیبۆنی شۆڤێنیەت و ئەو پەڕیبۆنی مەسەلەن توتالیتاریەتی لێدێ ئەوەیە کە ئێمە کوردێکمانەوەی کە مردوو بێ ئێمە دەوڵەتی کوردی ئەگەر لەسەر مانگ دروست بکرێ ئەوانە تورکی شاخاوین و کوردەکان مەسەلەن نابێت لە وڵاتە بژین مەسەلەن لەمە بەسەوەیە کە خۆ ئەگەر ئەو بنکانیان داناوە لە سنووری شێردەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان خۆ ئەگەر مەسەلەن لە قازانجی خەڵکی باشووری کوردستانیش بێ ئێمە قسەیەکی ترمانە بوو بەڵام قسەکەوەیە کە خۆ ئەوان ڕۆژانە لەو بنکانەوە مەسەلەن فڕۆکەی بێفرۆکەوان هەڵەسێن و خەڵکی مەدەنی لە کونەماسی و سەفرە و لە مەسەلەن زاخۆ و لە کامپی لە کامپی مەخموڵ شەید شیلاتزیە شەید دەکەن مەسەلەن مانای بەجۆرە لە جۆرەکان ئێمە بەشدارە بین لەم کارە ساتانە کە پاکە دەستی داوەتێ بۆیە بە نەزاری من ئەگەر هێشتاش درەنگ نەبووە هەم حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانەکەی و هەمیشی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان و بە هەماهەنگی لەگەڵ سەرە کۆمار نەک لەگەڵ حکوومەتی عێراقی چکە پێم وایە حکوومەتی عێراقی هاگاران بۆ خۆشی بەشێکە لەو ئەجێندایە یعنی جاری تریش بەیەکەوە قسەمان کرد و جاری تریش وتومە لە هەر شوێنێک مثلەن پەیوەندی بە ئەجێندا و فایل و ئەزمموی کوردستانەوە هەبێت تووشیا عێراق و سووریا لەسەر مێزێکی گفتوگۆ ئامانجێکی هاوبەشیانەی خاڵی هاوبەش کۆیان نکاتەوە بۆ لە ناوبردننی ئەزمموی کوردستان بۆ دژایەتی کوردستان بۆ دژایەتی کورد لەبەرەوە بە نظری من حکوومەت عێراقش بە جۆرە لە جۆرەکان یا دەستی هەیە لەو پەلاماران و ئۆپراسسیۆن و نەخشە و ئەجێندایانە یان بێدەنگە کە بێدەنگەکەش مانای ڕازی بوونە بۆیە بە نظری من ئەوەی منێتەوە پارتی دیموکراتی کوردستان بە پلەی یەکەم کە بێ لەژێر ئەو هەیمەنەی تورکیا بێتە دەرەوە ئەبێ مەسەلەن پەرلەمانی کوردستان بڕیار دەکەم هێزانە بچنە دەرەوە پێشموانەی کارێکی قورس و زەحمەت بێ ئەگەر نیەت هەبێ ئەگەر مەسەلەن بەرنامە هەبێ بەڵام بە نظری من گرفتێکی شەیە لەو بینابێ پارتی کرێکارانی کوردستان زەمانەتێکدا بە پارتی لە بەرامبەرەوەیە زەمانەتێکدا پارتیکە هەژمون و نفوزی خۆی لەو منطقانەی دەسەڵاتی پارتی زیاتر ناکە کە پارتی دەمێکە نیگەرانی لەم بابەتە هەیە و مەسەلەن هەوڵەدا بە جۆرێکی هەوڵەدا بە جۆرێک لە جۆرەکانی تر جوڵەی سەربازیەکان و ئۆپراسسیۆنەکانی ڕێکا کە سەرەی لە باشووری کوردستان نەبێ یا لانی کەم بۆ ماوەیەک ئەم ئۆپراسسیۆنانە ڕاگرێ پرسێگێتە پێشەوە ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە ینی بۆ نمونە پارتی کرێکارانی کوردستان لەو شوێنانەی کە هەژمونی خۆیان تایە باڵا دەستن ئەوان کاری ڕێخستنی ناکەن ئەوەی کە کاری ڕێخستنیەکەن حزبێکەیە لێرە ناوی تەفگەری ئازادی و حزبێکە بۆ باشووری کوردستانە و هەتا لە حکوومەتی عێراقیش وەکو ئەم حیزبانی تر تۆمار کراون و فەرمین مەبەستم وەکو خودی پارتی کرێکارانی کوردستان هیچ ڕێخستنێکی لە باشوور نییە نەخی قسەکە لە باشوور نیە قسەکە باسی منتقەیەکی جوگرافیەکەن کە ناوی قەندیلە و قەندیل جگە لەوەی منتقەیەکی پان و پۆڕفراوانەوە لە هەمان کاتە ئێمە شایەدیەوەی مشاهدی پێگە و نفوزی پارتی کرێکارانی کوردستان کە لە هەورامانەوە دەست پێیەکە بە جۆرە لە جۆرەکان با بڵم پەژاک دەست پێیەکە تاگاتە سنوورەکانی شارباژێر مەسەلەن پارتی کرێکارانی کوردستان وجودی هەیە و بەشێکی زۆری ئەو منتقە و جوگرافیایەکی زۆریان بەدەستەوە مەسەن بە نظری منەمە ناکرێت چاوپۆشی لێ بکرێیان واقعەتەکە باز نەکەیت قسەکەوێ پارتی کرێکارانی کوردستان جێگە و پێگە و نفوزێکی زۆری هەیە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ڕێگا بە دەوڵەتی تورک دەی بنکە بکاتەوە بۆ لێدانی بارەکە کاک لەتیف جارێکی کە سڵاو دلێ بێ کاتی ئەوە هاتووە کە پارتی دیموکراتی کوردستان
بیر لەوە بکاتەوە کە ئایندەی خۆی لە ناوچەکە هەتا لەژێر دەسەڵاتی خۆی کە بەداخەوە منواڵێم ئەمە واقعە کە بۆ زۆنی زەردیش مەترسیەکی زۆر جدی لە ڕێ لە ئایندێکی نزیکا بەهۆی بوونی ئەم بنکە و بارگایانەی دەوڵەتی تورکیا و هاوکات پێویستە پەرلەمانی کوردستان چی بکە؟ ئایا دەبێ بڕیارێک بە بۆچی بڕیارێک نادەن بۆ دەرکردنی سوپای تورکیا؟ بینەران ویستان ئەزانی کارم تورکیا کۆمەڵی ئامانجی هەیە لەمەیان نەپەیوەندی بە تاکەوە هەیە نەپەیوەندی بە ئەو هێزەکانەوە هەیە کە با بڵێن تورکیا بە تیرۆریستاندا نه تورکیا کاتی خۆی پرۆژەیە و یەک دەدەین سێ وەردەگرین یعنی ڕێک ئامانجیەوەیە کە ئەڵێ ناکرد کوردستانی باشوور لە دۆچ وەرەگرین ئەمە هەنگاوی یەکەمێتی هەنگاوی دووەمی پرۆژەی میساقی میلیە کە ئێستاوێ زولی کاتەوە فراوانخوازیەکە فراوانخوازیەکی عوسمانی نوێیە یعنی پەیوەندی بەینەوە نییە پەیوەندی بەوە کە پەکەکە لە ئەندیرەیە لە هەفتانینەیە لە شیلەکەیە لە کوێنیە بادینانە هەنگاوی سێمی بۆ پیژاتونەوەی سەد ساڵ تێپەڕبوون بەسەر با بڵێن پەیمانی لۆزان و ئەو کۆتایی هاتنەوە بارودۆخەیەکە لە ساڵی کۆتایی دی باڵین ئەو ئابدەیت بێتەوە چیاوێ پێشەوە بە تەکیە دوقانەوە کە پایانێت پێشەوەی ڕوودا ئەوان هەنگاوی خۆی بنن خۆیان بدەن لەبەرەوە ئەوەندەی کە دژی وەک کاگەنۆر وت ئەوەندەی کە ئامان لێی پاکەکە لێی ئەوەندە ئامان لێی ئەوەندە ئامان لێ دیموکراتیە بۆ دەبێت پارتی خۆی بیرەوە بکاتەوە ڕێگە بەنەدا کە ئەمە مبارەکایی هەبێت کاکە تەنیا لە بەدنیان لە ساڵی 1935 کە بریندار و شەهیدەیە 27 برینداری سپیدەیە بە خەڵکی سپیدە خەڵکی دانیشتوو ناوچەکەن یعنی خەڵکێک نین کە بڵین پەکەکەن و گەریلان و سەروان و شەڕەکەن دەوڵەتی تورکیا 28 برین شهید هەیە کە هەر قوربانی دەستی سوپای تورکیان بۆیە باوەڕێ من ئەمە ئەوەیە کە بەقەت ئەوەی کەکە ئامانجە پارتیژ ئامانجە گرفتەکە ئەوەیە ئێمە لەمە ناگەین ئەو بە پەرلەمانەوە بەداخ پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمان و حکوومەتێکی دەستەمۆن لەبەرەوە بێژبەندی گرێنی داوە تورکیاوە لەبەر مەسەلەی نوتە مەسەلەن وەتابەتی حکوومەت قڕوقەبی لێ کردووە ئەو بمێنێتەوە بە پەرلەمانیش کە جورەتی ئەوەی نییە حتا ئازایەتی ئەوەی نییە بە بەیاننامەیەکیش بڵێ دەبێ ئەم دەستگایانە بڕۆن دەرەوە خۆ ئێستا پەرلەمانی عێراقی حکوومەتی عێراقی حتا حکوومەتی عێراقی بەسەوەی کە ناچارن بەنابەر لەبەر مەجلیسی ئەمە لەگەڵ ئەمە بێ دەبایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە کە نەیکردووە ئەو بۆ خۆی عیبێکی گەورەیە بۆ پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان. باش کاک دەتیف سپاس ئەگەڕێم وڵات کاک ئەنوەر پارتی ڕاستەوەکو حزب بێدەنگە بەڵام لە چاو ڕابردوودا ئێستا بەرپرسە ئیداریەکانی لە ناوچەکە هۆشداریکی توند ئەدەن بە خەڵکیانی بۆ ڕایگشتی بڵاوکەنەوەڵێ نەگەر بێت و ڕێگری لەم هێرش و داگیرکاریانەدا تکرێ بۆ نمونە بڕێوبەری ناحیەی باتیفە باس لەوە دەکات دەڵێ هەر سێ ناحیەی باتیفە و لەگەڵ دەرکارێ و لەگەڵ کانیماسێ بە تەواوەتی دەچێتە ژێر کۆنتترۆلی سوپای داگیرکاری تورکیاوە هاوکات هۆشیارزەباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە خاڵی سەرۆکی پارتیشە باز لەوە دەکات دەڵێت تورکیا تەنها ئامانجەکەی پەکەکە نییە بەڵکو ئامانجێکی فراوانتری هەیە کە باشووری کوردستان بخاتەوە ژێڕکیفی خۆی مەبەستم ینی بۆ ئەمە نابێتە ڕایگشتی وەکو حزبێکی وەکو پارتی ئایا پارتی تا ئێستا نایەوێت تێبگا یان تێگەشتووە و چیتر هەیە ینی ڕێکەوتن هەیە چیتر هەیە لە بڕێ کاگارام یەکێکیان ئەو هۆکارانەی کەوای کردو پارتی دیموکراتی کوردستان ڕێگا بەکردنەوەی 36 بنکەی دەستگای میت و مخابراتی و ژەندەرمەی تورکی بدا لەژێر دەسەڵاتیات چەند فاکتەرێک یەکێکیان ئەوەی کە پێشتر باسم کرد هەمیشە گومان و نیگەرانی هەیە لەوەی کە پارتی کرێکارانی کوردستان لە ماوەی 2 مانگە ئەتوانێت هەموو پێگە نفوزی ژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان کۆنتترۆل بکە و مێژوویەکی درودرێژیشیان هەیە لەو بینە جگە لە شەڕی ناوخۆی دەینەوەتەکان و لە هەشتاکانی ڕێکەوتنامەی لۆلانیان هەیە مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان و پەکەکە کە پارتی ئەو کاتە نیگەرانی هەبووە لە پارتی کرێکاری کوردستان چ جای ئێستا کە پاکە دە بەرابەری و کاتە بەهێزە ئەمە یەک دووەم پارتی دیموکراتی کوردستان نیگەرانی هەیە لەوەی لە باڵانسی هێز لە نێوان پارتی و یەکێتی تێکچێ بەهۆی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دۆستی نزیکی پارتی کرێکارانی کوردستانە پەیوەندێکی باشیان هەیە ئەترسێ لەم بینەیە ئەم پەیوەندیانە بە جۆرێک هاوکێشەکە تێکدا کە لە زەرەری پارتی دیموکراتی کوردستان بێ ئەمە دوو سێهام
پارتی دیموکراتی کوردستان نەیشاردەوە و زۆر جاریش ئەمەی بەڕاستەوە خۆ یان ناڕاستەوە خۆ وتووە کە پەکەکە و یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بە یەکەوە خەتێکی استراتیژیان هەیە بە نظری من ئەو زۆرتر واقعی نییە بەڵام ئەم فاکتەرانە ئەمە لای پارتی وایە بەڵێ ئەمە لای هەموو ئەم فاکتەرانە وای کردو کە پارتی دیموکراتی کوردستان بۆ وجود و مانەوەی خۆی بۆ پاراستنی هەژمون و هەیمەنەی خۆی پەنای بردوێتە بەر تورکیا و ڕێگای پێداوە کە ئەو بنکانە بکاتەوە لە ئەوە فاکتەری چوارەمیش پەیوەندی بۆ گرێ بە سەرنەوتیەوە هەیە کە لە چەند ساڵەوە پێش لە بینی پارتی دیموکراتی کوردستان یان با بڵێم سەرۆکوەزیرانی و کاتای حکوومەت هێرێمی کوردستان و تورکیا ئیمزاکراوە ئەمە من ڕێکەوتنەکەم نەبینیوە لە ڕاستیدا کاگاران بەڵام بە پێی هەندێک زانیاری من یەکێ لە خاڵەکانی ڕێکەوتنی 50 ساڵی گرێبەستی نەوتی نێوان هەرێم و تورکیا ئەوەیە کە ڕێگا بە تورکیادا بێتە باشوور و شەڕ و ئۆپراسیۆن بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان بکە ئەوەی کە من بزانم بە نظری من ئەم فاکتەرانە وای ڕێکەوتنەکە تەنها بازرگانی نییە ئەمنیش باڵە بێگومان تورکیا خۆ ئامادە نییە ڕێکەوتنێکی بازرگانی بکە بە بێ ئەهدافی سیاسی و بێ ئەهدافی ئەمنی و ئەوانە کاگارام ئەوەکو لێکدانەوە وەکو تەحلیلاتی من بەڵام تورکیا نەیشاردوێتەوە ڕاستە قسەکانی کارلتیف ڕاستە ئامانج بە تەنها پارتی کرێکارانی کوردستان نیە بەڵام بەشێکی گرنگی ئۆپراسیۆنەکە ئامانج پارتی کرێکارانی کوردستانە بۆ سەر باشووری کوردستان بۆ لەبەرەوەی پارتی کوردستان هێزێکی گەورەیە و هێزێکی پڕ ئەنەرژیە و هێزێکی پڕنەفوزە و پارتی کرێکارانی کوردستان لە قەندیلەوە تەحکومەکە بەسەر ڕۆژاوای کوردستان تەحکومەکە بەسەر بەشێک لە ڕێخستنەکانی لە باشووری کوردستان تەحکومەکە بەسەر پەیوەندی دیبلۆماسیەکانی لە برۆکسل و پەیوەندیەکە بەسەر هێزی هەپەکە و گەریلا لە قەندیل و کۆنتترۆڵی بەرەی دیبلۆماسیەتی پەکەکەی کردووە لە ئەفریقای باشوورەوە تا ئەگاتە ئەسکەندناڤیا چۆن مەسەلەنەکە پەکەکە نییە پەکەکە مەسەلەن استراتیژ و قوڵایی پەکەکە قەندیلە و ئەم هەژمون و هەیمەنەی کە پەکەکە ئەیدا بۆ هەموو هێز و گروپەکانی لەسەر تاسەری دنیا قەندیل سەرکردایەتێکەتی و قەندیل شوێنێکی گرنگە خۆ من ناڵم ئەگەر قەندیل پەکەکەش لە قەندیل لەمێنێ تورکیا وازم داگیرکاریانە بەڵام بۆ تورکیا زۆر گرنگە سینناریۆ پڵنگەکانی تامیل لە هەرێمی جافنا دووبارە بکاتەوە بە هاوکانی ئەمریکا کە چۆن مەسەلەن شکستی بەڵام ئەمە بەدیدێ شوێنێکی جوگرافی چڕی وەکو کوردستان ئەزانی لە ڕاستیە قسەکەم تاواکەم یەکیانەوێ سینناریۆکانی پڵنگەکانی تامیل لە هەرێمی جافنا دژی حکوومەتی سریلانکا و دوای زعیفکردنیان و دەرپەڕاندنیان کە مەسەلەن حرەکەیەکە زۆر هاوشەوەی پارتی کرێکارانی کوردستان لە ڕووی میکانیزم و دیسپلین و ئیدۆلۆژیا و پرەنسیپ و ئەوانەوە و مەسەلە حرەکەی تۆپاک ئامارۆ لە پیرۆ و حرەکەی ماوئیستەکان لە نیپاڵ ئەم سێ حرەکەی چالاک و شۆڕژگێر بوون کە هەمویان لە لیستی تیرۆردا بوون لە لیستی تیرۆری وەزارەتی خەزنەداری ئەمریکا وەکو پارتی کرێکارانی کوردستان بەڵام بە دەخالەتی ئەمریکا بە دەخالەتی فەڕەنسا بە دەخالەتی سریلانکا و هیندستان بە دەخالەتی نیپاڵ و بە دەخالەتی پیرۆ و بەرژەوەندیەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتانە ئەم حرەکاتانیان زعیف کرد و ئێستا تورکیا و ئەنقەرە چاوی لەوەیە کە ئەمریکا چرای سەڵەکە بەشدارە بێت لەم شەڕە تا ئێستا بە نظری من ئەمریکا بێدەنگ بووە بەڵام بەشداری نەکردووە لەو شەڕانە ئەمە خاڵێکی زۆر گرنگە و ئەمەش فاکتەری خۆی هەیە یەکیان ئەوەیە ئەمریکا ڕاستە پێکاکای لە لیستی تیرۆر داناوە کە بە نظری من ناحەقیشی گەورەیە مجاهدینی خەڵک لە لیستی تیرۆر دەرەکا و پاکەکە لە لیستی تیرۆرە هێڵێتەوە ئەو پەیوەندی هەیە بە بەرژەوەندی ئابووری و ئەو ڕووداوە سیاسیانەوە بەڵام ئەمریکا ئازانێ پارتی کرێکارانی کوردستان چ دەور و نەخشێکی هەیە مەتەنەن بەتایبەتی لە ڕۆژاوای کوردستان و ئەو پەیوەندی و تەماسەی کە ئێستا واشنگتۆن هەیەی لەگەڵ ڕۆژ ئاوا لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات لەگەڵ مەزلوم کۆبانی ئەمریکا باش ئەزانێ ئەمانە لەکوێوە سەرچاواگرێەوە ئەمە لەکوێوە مەسجی بۆ دێوە ئەوڵە و من مەسەرەن هەواڵ جەمیل بايك بە خۆمی وتووە مەسەرەن لە قەندیل ئەڵێ مەسەرەن چەندین جار حکوومەتی ئەمریکی هاتوون بۆ دانووسان لە قەندیل بەڵام ئێمە یەکشتمان پێوتون بە وەفد ئەمریکەکە ئەگەر ئێوەتانێ دانووسان بکەن لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان لەگەڵ سەرۆک ئاپۆ لەگەڵ عەبدوڵڵا ئۆجالان لە ئیمرالی دانووسان بکەن ئەو هەر شتێکی وت ئێمە قبوڵمانە مەسەلەکەی ئەمریکا پەکەی بۆ گرنگە بۆیە هیوادارم مەسەلەن بەشداری ئەو گەلە کۆمەکەی کە تورکیا ئەیەوێ ئەمریکا ڕاکێشێ بۆ ئەم کارە و بتوانێت ئامانجەکان و ئەهدافەکانی بەدی بێنێ بە نظری من خۆشبەختانە تا ئێستا ئەمریکا نەکەوتۆ دەژێت ئەم داوای تورکیاوە و مەوزوعەکە کاگرین مەسە ئەمریکا ئەوەش ئەزانێ مەسەلەن بەتەنها مەوزوعەکە پارتی کرێکارانی کوردستان و باشووری کوردستان نییە مەسەلەن پەلە کێشێ بۆ کێشە و ئاڵۆزی لەگەڵ لە هەرێمی ڕادۆڤا لە بولگاریا درێژەکە کە 400,000 تورک لەوێ هەن بەڵام مەڵێ ئەوە دەوڵەتی تورکیا
ئەوێ مەسەلەن ئەوە مەسەلەن لە 1970 باکووری قوبرسی داگیر کردووە ئەڵێ ئەوە مەسەلەن دەوڵەتی تورکیا و چاوەکو کاگلەتیف باسی کرد بە پێی میساقی میلی چاوی لە ویلایەتی مووسڵە تا 2023 ڕێکەوتنامەی ئەسیڤەر و لۆزان هەڵەوەشێتەوە چاوی لەوەیە مەسەلەن کۆنتترۆلی بکە و ئێستا پەڕیوەتەوە بۆ لیبیا پشتیوانیکردن لە سەرڕاج و حکوومەتی نیشتیمانی لیبی بە خاتری ئەو ڕێکوتنەی کە لە ئاوەکانی دەریای سپیناوە ڕاست بۆ دەرهێنانی نەوت و گاز کردوێتی مەسەلەن پەلی هاویشتۆ بۆ ئەوێ و بنکەی سەربازی و دەستگای میتی بردوۆتە ئەوێ و قسەکەوەی تورکیا مەسەلەن هەوڵەدا لەو نەخشە تازایی کە لە خۆڕەڵاتی ناوەڕاست دێتە پێشەوە ئەو ئاڵوگۆڕانی کەواکە ڕۆخۆڕاتی ناوەڕاست بە جۆرێکی تر دابش بکرێتەوە ئاڵگۆڕی بەسەرادێ جێگە و پێگە و نفوزی هەبێ مووقعەتی هەبێ هەژمونی هەبێ و دوایی بە جۆرە لە جۆرەکان یا لێ دەرناچێ وەکو باکووری قوبرس یان ئەگەر لێشی دەرچێ بە جۆرە بە مامەڵە لێ دەرەچێت. کاگ لەتیف باسی میساقی میلیت کرد ڕاستە ئەمە بەلای تورکەکانەوە خەونی لە مێژینیانە بە تایبەتی ئەردۆغان کە بەردەوام باسلەوەکە کە ئەم میساقە بۆ 100 ساڵە بەڵام بەپێی نوێترین توێژینەوەی دەستگای ستاندارد کە لە یەکی ئەم مانگە بڵاو کراوەتەوە هەر بەپێی دەقی ڕێکەوتنەکان وەڵامی ئەو داواکاری و ئەو داخوازی و ئەو فراوانخوازیانەی تورکیا دەداتەوە دەڵێت ئەو ڕێکەوتنانە لە کاتێکدا هەر هەمویان لەگەڵ دەوڵەتی عوسمانی کراوە لە دوای دۆڕاندنی شەڕەکە بە فەڕەنسا و بەریتانیا مەبەستم جەنگی جیهانی یەکەمە و دواتر هەر تورکیا بۆ خۆی لە ساڵی 24 لە ڕێکەوتنی لۆزاندا بە دەقی ڕێکەوتنەکە دەوڵەتی عوسمانی هەڵوەشان دۆتەوە و دواتر منم هەرچەند لە ڕەنگە پرسیارەکە تۆزێ درودرێژ بێ ببوورە باز لەوە دەکات دەڵێت ئەو کاتە ئەم ڕێکەوتنە لەگەڵ عوزبەت الئومەم کراوە بەڵام هەموو ئەو ڕێکەوتنانی کە لە سەردەمی عوزبەت الئومەم کراوە لە دوای شەڕی جیهانی دووەم ئەمە دراوەتە دەستنەتەوەیە گرتوەکان کەواتە تاکو ئێستا سیاقی یاساییان ماوە کاتیش بۆ ئەم ڕێکەوتنانە دانەنراوە وەک تورکیا ئاماژەی پێیەکات دەڵێ بۆ 100 ساڵە بەڵ پێویستە سەرکردایەتی کورد چۆن سوود لەم ڕێکەوتنانە ببینێ لە دەقی ئەم ڕێکەوتنانە کە لە بەرژەوەندی خۆیەتی بۆ تاکو ئێستا کاری لەسەر نەکردووە. کاکە جەنەزانی تورکیا کێشەیەوە نییە ئەم ڕێکەوتنە هەڵوەشاوە تویا لەگەڵ دەوڵەتی عوسمانی کراوە لەگەڵ دەوڵەتە نەخۆشیکراوە لەگەڵ جێکراوانە تورکیا کێشەیەوەیە کە بە دوای بەرژەوەندی خۆیەوێتی بە دوای خەونە دوورودێژەکەی خۆیەتی لە کە ئێستا بە تایبەتی ئاکەپە ئەردۆغان وەک عوسمانی نوێ حتا ئەردۆغان هەر زۆر زۆر هەندێک لە قسە و گفتەکانی زێک قسە و گفتی سوڵتانەکانی عوسمانیە لە تەماعکاریە چاوی بڕیوەتە قوبرس چاوی بڕیوەتە بەشێک لە خاکی ئێران چاوی بڕیوەتە باشووری کوردستان چاوی بڕیوەتە زۆر شوێنە بەرەو لیبیا و بەرەو بەشێک لە ناوچەکانی وڵاتانی عەرەبی ئەوکە پاوانخوازیەکە و سوپا بڵاوکاتەوەوانە بەڵێ بنکەی سەربازی لە ئەم وڵاتە مەرج نییە ئەوەی ئەوانە یڵێن بێتەتی نە میساقی میلی بە و شێوەیە بۆوانە خواتکاوانەیانەوێ نە ئەم فراوان خوازیێش ئەچێتە سەر چونکە هەر ئێستا فەڕەنسیەکان و بەریتانیەکان و بە تایبەتی فەڕەنسیەکانیش ئەگەر لەسەر ئاستی ڕسمیش نەبێ لەسەر ئاستی فەرمیش نەبێ لەگەڵەوەیان نین کە تورکیاوە نە لە لیبیا نە لە باشووری کوردستان حتا قسەیەک لەسەرەوە کە گوایە فەڕەنسیەکان نەبێ ئێمە بۆ پرۆژەیە بچینەوە کە 100 ساڵ لەمەوو پێش ئەم ناوچانمان پێدا بەش کردو و خەڵکمان پێ چەوسانەوەتەوەوانە یا خەڵکمان دابش کردو بەسەر هەندێک وڵاتە ئێستا ئەوانیش قسەی خۆیان جگە لەوە ئەمریکاش لەناو ئەمریکایە مەسەلەی کورد سەیری دەمی ترەمپ و هەندێک کەس مەکە بەڵام لە مەسەلەی کورد لە ئاستی جەنتڵمانەکان و لە ئاستی باڵین بەتایبەتی کۆنگرێزمانوانەوانی کە لە مەزاری سیاسی و ئەوەیە جەنتڵمان یا خەڵکانی زۆر ناسراون ئێستاش جۆرێکی سەیرەکە حتا تۆ کتێبەکەی بۆ بکەن بەشێکی زۆر کە کێشەی زۆر گەیناوەتەوە لە بەرامبەر ترەمپە مەسەلەی کوردە و مەسەلەی ئەو هەموو تەسلیمبوونەی ترەمپە بە ئەردۆغان بە باوەڕی من هەموو ئەمانە قسە زۆرە ڕەگەی ڕاستە من وتم ئامانجیەی بەتەنیا پەکەکە نییە پەکەکە ئامانجی یەکەمە بۆ ئەردۆغان و ئاکەپە پەکەکە ئامانجی یەکەمە بەڵام ئامانجی دووەم پارتی دیموکراتە یەکێتیە گۆڕانە لایەنە سیاسیەکانن خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان بەگشتی ئامانجێت و بڕای
کورد نییە ئەو لە وڵاتەکەی خۆشیە ئەو هەموو ناوچەفراوەی کوردەیە 90 پارێزگای گەورە گەورەن ئەو بڕای بەمانە نییە تەنانەت کە بە هەڵبژاردننی جێچنەوەیەکە هەریانکە لایەنە باو قەیوم لە جیاندارەکەتە زیندانەوە وەسڵەن بڕای بە زمانی کوردی نییە کوردی بەختەوەرەوەیە کە هەر نەبیە لە قەبرا بێ ئەسڵەن چۆن کاتی خۆی تا بەختەوەرە و کەسەی بڵێ تورکیم ئێستا ئەردۆغان لەوە خراپترە لە کوردی بەختەوەرەوەیە کە لە قەبرایە بۆیە بە باوەڕی من ئەوەی ئەمێنێتەوە ئەوەیە کە ئایا کورد چی بکە لە بەرامبەرمەیە یەکەمین شتێکە بیکاوەیە کە بەیەکەوە بینیەمە بەیەکەوە بین پرسیارەکە لێرەیە ئەوەیە کاک لەتیف پرسیارەکە لێرەیە ئەوەیە من ئەو باسی ئەو توێژینەوەم بۆ کردی توێژینەوەکە زۆر گرنگە بەڕاستی ئەو توێژینەوەی دەستگای ستاندارد کە لە یەکی حەوت بڵاوی کردوێتەوە باز لەواکە دەڵێ هەمیشە تورکەکان بە تایبەتی لە هاتنە سەرکاری داد و گەشەپێدان لە تورکیا لە 2002 بەدواوە سەرکردەکانی باشووری کوردستانیان بەوە ترساندووە کە باز لەواکەن دەڵێن ئەو ڕێکەوتنی کە کراوە کاتی خۆی بۆ 100 ساڵ بووە لە کاتێکە هیچ کاتدانە نراوە کە بڵێ بۆ 100 ساڵە و دووەم ئەوان بند و خاڵنامەی ئەو ڕێکەوتنانە بە قازانجی خۆیان بە سەرکردە کوردەکان دەڵێن کە دەڵێ وانە حتمما توێژینەوەکە ئەگەر بە بەڵگەوە وەڵامی تورکایاتەوە پرسیارەکە لێرەیە ئەوەیە بۆچی سەرکردایەتی سیاسی کورد بە جۆرێ لە جۆرەکان ئەگەر بڵین هەمووشینا بەشێکی لە باشووری کوردستان تەسلیمی ئەم هەڕەشانی تورکیا بۆ بیر لەوە ناکەنەوە کە دەقی یاساییان پێ لە ڕێگەی عێراقەوە کار بکەن لە نەتەوەی گرتوەکان کە شکات لە تورکیا بکرێت کە ئێستا ئەمە عێراق زیاتر ئەم بابەتی وروژانوە نەکەرێمی کوردستان کاگارم مەسەلا هەرەوە نییە کە تورکیا بڵێ بۆ 100 ساڵە نەخێر لە بەریتانیا و لە فەڕەنسا و لە زۆر شوێنیش کتێب لەسەریەوە تەنان یەکێ لەو کوردە توێژەرانە کوڕێکمان هەیە ئێمە کەرکووکێ لە ئەسڵا ئاوات ئەسەدی کتێبەکەشی بە عەرەبی نووسیوە لەسەر مەسەلەی کەرکووک و دوای 23 چی بکەوەوانە چونکە ئەو میساقی میلیۆنە دارێتە سەر دەڵم 2 ساڵ 3 ساڵ بۆ پێش تاقی کتێبێکی زۆر گرنگە پڕی لە زانیاریە و دنیا لە ڕێی بەریتانیەکانی کە زۆر تازە ئەوانیش باسەکەن حتا بەریتانیەکان فەڕەنسیەکانیش قسە لەسەرەوەکەن مەسەلەکە ئەوەیە کە ئێمە باز لە کوردەکەین ترسانن نییە ئەوەی دەستگاتان دەست من بینیومە ئەمە خەتێکە کە مناقەشە زۆرەکە لە ئەوروپاش قسە سەرکرێ ئەوەی ئێنێتەوە ئێمە چۆن بەیەکەوە بین بەرامبەرەمە ئێمە دوای 100 ساڵ تێپەڕە بەسەر دابشکێمە ئێمە چی ئێمە چی لەگەڵ فەڕەنسیەکان و بەریتانیەکان بڵین چی بە دنیا بڵین ئێمە تۆزانی لە 2003ەوە بەشێکی زۆری کورد خزمەتی زۆری ڕۆژاوای کردو مەبەستمە ئەوروپا و ئەمریکایە خزمەتەکە چیە خزمەتی ئێمە نەتوینە فڕۆکیان بۆ دروستکەین و تاان زری پۆشوانیان بۆ دروستکەین بەڵام شەڕی ئیرهابمان کردو بۆیە شەڕی ئیرهابمان بەس بۆ خۆمان نەکردووە شەڕی داعش شەڕی قاعیدە کورد بەس بۆ خۆی نەکردووە و لە ڕۆژاوای کوردستانیش کە شەڕێکی گەورە لە 2011 بەدواوە لەگەڵ داعش و لەگەڵ دوای سەردانی داعش لە ڕۆژاوای کوردستان هەیە ئەویش شەڕێ بووە بەڕاستی چەندێک بۆ خۆمان بۆ ئەوەندە بۆش بووە کە تارمایی شەڕ هەوری شەڕ لە ئەوروپا و ئەمریکا دووخینەوە تۆزانی لە 2001 لەناو دەرگای ئەمریکایە دوو تاوەری گەورە هاتە خوارەوە ئیرهابێکی گەورە دروست بوو بۆیە بە باوەڕی من ئەوەی ئێمە کردومانە کارێکی زۆر گەورەیە دوای ساڵ ئێستا ئەوان چی جوابی ئێمادەنەوە یعنی جلەوەی دەبێت خۆمان بەیەکەوە بین دەبێت ڕۆژاوا ئەمریکاش ئێمە دەبێت فشار بخینە سەریان دەبێت دۆستەکانیان تیا بدۆزینەوە دەبێت لۆبی خۆمان دروست بکەین ئەم لۆبیە بخات سەریان بۆ ئێمە بێتە پێشەوە من گوڵام وایە هەناو نراوە لە بەرامبەرەوەیە کە تورکیا بەردەوام فراوانخوازیەکە داگیرکاریەکە خەڵکە کوژیە خەڵکە بڕێ لە ئەوروپا و لە ئەمریکاش فشارێکی زۆر هەیە لەلایەن سیاسەکانی خوارەوە لەلایەن گوێزمانەکانەوە کە بۆی ئەو حتا لە مەسەلەی هەڵبژاردننی ئەمریکایە مەسەلەی کورد بۆتە مەسەلەیەکی هەستیار قسە لەسەرەکرێەوە یەکێک لە بابەتەکانی لەگەڵبوون و لە دژبوون کێشەی گەورە ئێمە لەم بارودۆخی ئێستا ئەوەیە بەداخەوە ئەمریکەکان تا ئێستاکە لە بینی دۆستایەتی و بەرژەوەندی هەڵبژێرن ئەمە گرفتێکی زۆر گەورەیە و ئێمە ئەمریکەکان ناحەقێکی زۆر گەورەیان بەرامبەر بە کورد کردو بۆی کە تا ئێستاکە پەکان لە لیستی تورە داشتەوە لە کاتێکا پەکەکە هێزێکی گەورەیە شەڕی لە باشووری کوردستان لە داقوقەوە تا ئاگات
خمور و تا چێتە خوارەوە بەرەو مووسڵ و شنگال شەڕی داعشی کردووە لە ڕۆژاوای کوردستان شەڕی داعشی کردووە لە مرکزی لە سنتەری داعشی کردەوە یعنی ئەگەر داعش لە سنتەری داعش و لە ڕۆژاوای کوردستان و لە سووریا نەتوانێتە دەرەوە لەسەر بەم دەرەی سەیرە نهات بە کەیسە پشت بڵاوەتەوە ئەو 3000 کەسیانەیە کە هەر ڕۆژە بەشێکیان لە شوێنێکە بەلەمانە دێنەوە کوژن و ناوەدرێن. زۆر سپاس کاک لەتیفە گەڕێم وڵات کاک ئەنوەر بە بەراورد بە لەشکر کێشی و داگیرکاریەکانی ڕابردوو یا ئەو شەڕانی ڕابردوو کە تورکیا بۆ سەر باشووری کوردستان و بۆ لێدان لە قەندیلیا شوێنێکی کە بوو بێ ئێستا دەسەڵاتدارانی عێراق باشتر قسە لەسەر بابەتەکەکە نەگەر ڕابردوو تەنها پەرلەمانی کوردستان و چەند کوتلەیەک بە تایبەتی فراکسیۆنە کوردیەکان لەگەڵ بەشێک لە سونەکان یا شیعەکان بوو بێ ئێستا ئەمە پەڕیوەتەوە بۆ حکوومەت و بۆ سەرۆکایەتی کۆمار. وتەبێژی حکوومەتی عێراق باس لەوە دەکات دەڵێ ئێمە ڕێگە چارەمان زۆر لەبەردەستە وەڵامی تورکیای پێبینەوە هەتا باز لەوە کاڵێ قەتحی عیلاقی ئابووری ببڕین کە ساڵانە 16 میلیارد دلار لە عێراقەوە داهات ئەچێتە ناو خەزێنی تورکیاوە سەرۆکی کۆمار دوێنێ لە بانکهێشتی بەشێک لە باڵوێستانی عەرەبیە باز لەوە دەکات دەڵێت پێویستە ڕێگری بکرێت لەم داگیرکاریانە مەبەستەکە ئەوەیە بۆچی لەم کاتە کە عێراق وەکو حکوومەت وەکو سەرۆکایەتی عێراق کە سەرقاڵە بەم بابەتەوە ڕێک لەم کاتەیە لە شەوی شەشی مانگ هیشەم هاشمی ڕۆژنامەنووس و شورۆڤەکاری بەناوبانگی عێراقی لە بەردەم ماڵەکەی خۆیدا تیرۆر دەکرێت ئەمانە تا ئەم ڕووداوانە تا چەند پەیوەندیان بەوە هەیە. کاگەرام یەکەم هیوادارم مەسەرەن ئەو بەو شکڵی کە جەناب وتە دیابیری لە یەکەی تو حکوومەتی عێراقی وا بێ کە بە نەزەری من وا نابێ لەگەڵ تورکیا من ئەڵێم وتەبێژەکەی واڵێ مانە مەسەلەن زۆرتر مەسەلەن قسە و دەربڕینی دیبلۆماسیە تاواقعی و ئەمانە پەیوەندیەکی پەیوەندی و بەرژەوەندی زۆریان بە یەکەوە هەیە وەکو پێشتریش ئاماژەم بۆ کرد خاڵێکی هاوبەش کە ئەوان بەردەوام لە ئەو جیناکۆچەکانی خۆیانە خاڵێکی هاوبەش کە لە سەری ڕێکن دژایەتی کووردە لە هەر چوار پارتی کوردستان بۆ چونکە مەسەلەن پەیوەندی ڕاستەوخۆ بۆ وڵاتانەوە هەیە کە کوردی تیادا بەشکراوە لەو پارچەیە وەوان مەسە هەمیشە کورد بە مەترسی یەکەم مەزانن. ئێستا عێراق بۆ حاڵی خۆشیەوە دوای ڕوخانی باسیش یعنی مەسەرەن سونەکان چۆنیان بیرە کردەوە سەبارەت بە کورد کەمینەی سونە لە ماوەی 90 ساڵی حکومیە لە 1920 تا ڕوخانی باز چۆنی بیرەکردەوە ئێستا شیعەکان لە 2023 وا بیرەکەنەوە بەرامبەر کورد یعنی کەمینەی سنی تێڕوانی بەرامبەر و خراپە و ئەکسەر زۆرینەی شیعەش بە هەماشەوە ئەوە بینیمان مەسەرەن لە چەند مەرحەلە و لە چەند قۆناغی جیاوازە کە مەسەرەن ئێمە لە هەردووکیان زۆرتر قوربانی بووین لە ژێدەسەڵاتی بەعس و لە عێراقا بەڵام قسەکەوەیە کە ئەوان جارێ حکوومەتی عێراقی من نازانم مەسەن حکوومەتێکی کازمی تا چەند نەتوانێت لەژێر هەژمون و هەیمەنەی ئێران دەرچێت وەکە بەشێکیشی بێگومان بەشێک زۆری بەشێک لە هێزە سونیەکان لەژێر هەژمون و هەیمەنەی تورکیان و بەشێک لە حیزبە تورکمانەکان و بەرەی تورکمانی لەژێر هەژمونی تورکیان لە عێراق هەموو ئەوانە ئەگەر کازمی بوێ لەژێر هەژمونی ئێران دەرچێ و بتوانێت بڕیار بدە بە نەزەری من ئەتوانێت بڕیاری دروست بە و بە تایبەتی کە پشتیوانی سەرۆک کۆماریشی هەیە وەکو کورد وەکو بەڕێز جەناوی دکتۆر بەرهەم بەڵام قسەکەوی تا ئێستا حکوومەتی عێراقی هەر بڕیارێکی دا و سازنەی خستۆتە بواری جێبەجێکردنەوە مەسەلەن لە ناوخۆ بڕیاری چاکسازی و بڕیاری سیاسی و بڕیاری دیموکراتیزەکردنی عێراق بۆی نەچۆتە سەر لە پەیوەندیەکانی لەگەڵ کەمکردنەوەی دەسەڵات و هەژمونی ئێران و عەرەبستانی سعودی و قەتەر و ئیمارات و تورکیا بۆی نەچۆتە سەر و لە چاکردنی بارودۆخی ئابووری و چاکردنی سنوورەکانی بۆی نەچۆتە پێش و لە ئاستی نێودەوڵەتی و پەیوەندی ناوچەیەکانی فەشەلی هێناوە و لە ئاستی گەندەڵی ساڵ بۆ ساڵ مەسەلەن ڕیزبەندی عێراق چێتە سەری سەرەوە و ڕیزبەندی خراپی پاسپۆرتەکەی ڕیزبەندی ژیان و گوزەران ڕیزبەندی هەموو بارودۆخ تەندروستی و پەروەردە و سەحەتی ڕۆژ بە ڕۆژێتە خوارەوە مانای حکوومەت عێراقی ناتوانێت حەلی هیچ کێشەیە بکە وەختێ ناتوانێت حەلی کێشە ناوخۆیەکانی بکە ناتوانێت بەر بە تورکیا بگرێ بە نەزەری من بەڵام قسەکەوەیە کە ئایا ئەمریکا لەم بارەیە و قسەی چیە و ئەمریکا مەسەلەن چەندە پشتیوانی لەم حکوومەتەکە بۆی کە بتوانێت حکوومەتێکی بەهێز بێ و ئەمریکا ئەگەر بێ پشتیوانی تا بۆ دەرکردن سوپای تورکیا لە خاکەکەی تا چەند ئەمریکا پشتیوان ئەمریکا ئەگەر پشتیوانی لە حکوومەتی کازمی بکە و کازمی ئەگەر یەکێ لە ئەجەندای کارەکانی دەرکردنی هێزەکانی بێگانە بێت خۆشی وتی لە ئەجەندای کاری یەکێک لە ئەجەندای کارم دەرکردنی هێزەکانی بیانیە بێ تەنانەت ئەوتی ئەمریکەکانیش بەڵام پێم وایە ئەو جۆرێکە لە تاکتیک ئەگەر نامە بەسی زۆرتر ئێران و تورکەکان بوو کە بە نەزەری من ئەگەر ئەمریکا پشتیوان لێ بکە ئەتوانێت هێزەکانی تورکیا
دەستگای میت لە منتقەکانی بادنیان بڕۆن دەرەوە هێزەکانی ئێرانیش کە بەستەدان بنکیان هەیە لە باشوور و ناوەڕاستیانە پاشەکشە بکەن و بەمە عێراق بە جۆر لە جۆرەکان سەربەخۆی ئارامی خۆی بەدەستێنێتەوە. بەڵام تورکیا تا ئێستا ئەو واقعەتە ناسەلمێنێ بە خۆشیە بە ناخۆشی ئەم داگیرکاریانە هاشمی لە بەردەم ماڵەکەی خۆی تا چەند پەیوەندی ڕووداوانەوە هەیە بۆ ڕای گشتی عێراقی بەلای سەرنجیان بەلای شتێکی کە بڕوانەک لە ڕاستیە کاگارامەیەکیان مێژووی تورۆ لە عێراق تازە نیە مێژووە مەسەلەن دەتوانم بڵم بە سەدان ساڵەوە پێش هەر لە مەسەلەن لە دروستبوونی ملمانەکانی شیعە و سوننەوە لە ئەم هێزانە هێزی شیعە و سوننی و ئەمان قەتڵعامی یەکتریان کردووە خۆ مەسەلەن ئەوەی کە ئێستا شیعەکان خۆیان بە مەزلومەزانن لە بەرامبەر سنیەکان چییە؟ پێیان وایە مەسەنەوە تاریخێکی دوورودێژیان هەیە لە شەڕ و خوێن ڕشتن و لە دەورانی تازەشی حکوومەتی عێراقیە مەسەن چ لە ناوخۆ لە دەرەوە بەردەوام کارکتەرە ئۆپۆزیۆنەکانی تیرۆر کردو و ئێستا ئەوەی کاکرێ بە نەزەری من شتێکی عەجیب و غەریب نییە لە عێراقا بۆ معلوماتی جەنابن لە دوای ڕوخانی ڕژەمی بەعسەوە هەموو ئەو فڕۆکەوانانەی کە لە سەردەمی بەعسا فڕۆکەوان بوون و بە جۆرە لە جۆرەکان بەشداری شەڕ عێراق ئێرانیان کردووە هەمویان یەک بە یەک تیرۆرکران لە عێراق و لە ناوچەکانی جنوب و ناوەڕاستی. باشە تیرۆرکردنی ئەم پیاوە تا چەند فڵزایەکی گشتگیرتر لە عێراقا دروستەکات تا چەند ململانەکانی ئێران و ئەمریکیەکان تۆختر دەکاتەوە لە کاتێکا کە بەیاننامەی ئەمریکا هەیە کە ڕاستەوخۆ پەنجەی تۆمەت بۆ ئەو گروپە لایەنانە با کە لە ژێر هەژمونی ئێرانان دەڵێن ئەم پیاوەی تیرۆر کردووە. پێم وانێ کوشتنی شام هاشمی بتوانێت مەسەلەن وەزئێکی گەورە بێنێتە پێش ئاڵگۆڕێکی جدی بەسە عێراقا بێنێ بەڵام مەسەن لانی کەم لەسەر ئاستی ئیدانەکردنی سندەنگدانەوەیەکی زۆری هەبووە و پێم وانی ئەمریکا و ئێرانیش لەسەر شام هاشمی و لەسەر دەیان دۆسیتر پەیوەندەکانیان لە عێراق هێندە تێکچیا لە ڕوبەڕووبوونەوە ڕووبدا چکە پەیوەندیەکەوانی بەرژەوەندەکانی ئەمریکا و ئێران هێشتا قابلی ئەوەیە کە لەسەر مێزی گفتوگۆ دانیشن تا ئەوەی کە مەسەلەن زۆرتر بازەکرێت کە ئەمریکا مەسەلەن ئەوێ مەسەن دوای کوشتنی قاسم سلێمانی مەسەن ئێرانیش پاشەکشەیەکی زۆری کردووە لە ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا و مەترسی گەورەشی هەیە لە جارێککە دووبارەبوونی ئەم سینناریۆیە بەڵام مەسەن ئەو میلیشیانی کە تۆ باسکردن ئەم میلیشیانی کە لە عێراق دەسەڵات دارن حاکمن بە تایبەتی میلیشیاشیەکانی حەشتی شابی منە بەشێکی زۆریان گروپی مافیایی بەڕاستی من ئەچمە لای کاگلەتیف بەڵام ئەمەوێ کە دواتر هاتمە لای بەڕێزت وەڵامی ئەوم بیتەوە هێرشی فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا لە 26 مانگ بۆ سەر ناوچەی گەشتیاری کونەماسی ئەمە تا چەند پەیامێک بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. کاگلەتیف ئەگەر گوێت لە دەنگم بێ منەمەوێ دواپرسیار بۆ بەڕێزت بە هەمان شێوە لەسەر بردومانی فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا بێ کە ماوەی ڕابردوو لە سەفرەوە دواتر لە 26 لە کونەماسی ڕوویدا. ئەمە لە کاتێکا هیچ بنکە و بارگاکایەکی پارتی کرێکاریانی کوردستان لەو شوێنە نییە خۆ ئەگەداری ئەو شوێنە هەم شوێنێکی گەشتیاریەوە هەم 20 کیلۆمەتری لە سنووری سلێمانیەوە دوورە. ئەمە بۆچی فڕۆکەی تورکیا دێ لەوێ خەڵکی سڤیل دەکاتە ئامانج؟ کاگارامگیان تورکیا وەکو خاوەن سەیدەم ناوچایەکە وەکو خاوەنش کەسەیەکە لە هەر کوێ بێوێ ڕەشەکوژی خەڵکەکە ئەو لە ئەزمر تۆ باسی 20 کیلۆمەترەکەی ئەزمر 1-2 کیلۆمەتر بە دیار سلێمانیەوە بەڵێ حتمەنەوە پێشتر بوو بەڵێ بەڵێ من ئەمەی کونەماسی و پێشتری سەفرا و لە ڕابردووش لە ئەفغانی و شیرازیەوەنەوە هەموو ئامانجەکە لێەوەیە کە ئەو جموجۆڵی کە گەریلاکانی پەکەکە هیانە ناوچەیەکە ناوچەیەکی فراوانە ئەو جموجۆڵە بوەستێنێ و دیارە جاسوس و جاشیشی هەیە بەکرێکیاوی خۆی چونکە هەموو ئەو کارانەی کردوێتی بە تایبەتی لە ماوەی ڕابردووە لە شیلازیێ و کونەماسی و ئەزمر و سەفرە هەمووی بە بەرنامە بوو یعنی هەمووی زۆر بەدەر لە شەی دیارغەریبەوە تا ئەمڕۆ حتى لە خەیری شنگالیەوە لە 2015 بەدواوە تا ئەمڕۆ هەر کەسێکی تیرۆر کردبێ لەواتە دەستگای مخابراتی و جەشتەکانی و جاسوسەکانی و ڕۆڵی گەوریان بینی لە تیرۆرکردنی لە شەیکردنی و خەڵکانەیە لە ئەوەی کونەماسی ئاماند لێی کەسێ بووە گەریلایەک بۆ کە کۆکەرەوەی داهاتە بۆ پەکەکە و دیارە ئەمە جاسوس بەدوایەوە بووە و زۆر بەورجی بەدوایەوە بووە. کاگلەتیف مەبەستی پرسیارەکە ئەوەیە ببوورە پێشتر کەمتر لە ناوچەی سلێمانی تورکیا فڕۆکەی ئەنارد بۆ ئەوەی کە
بردومانی بک ینی ئێستا ئەم ڕووداوانی کە بەڕێز باسی کرد هەم ئەوەی کە لە ئەزمە ڕوویدا ساڵی ڕابردوو و هەم ئەوەی سەفرە و ئەمەی کونەماسیش ینی وردە وردەوا زۆر بن ئەمانە ینی بۆچی دەگوازرێتەوە بۆ سنووری سلێمانیش کاگارم ئەو کێشەی لەگەڵ بادینان و هەولێرا تا ڕادەیەکی زۆر یەکلا بۆتەوە تۆ ئەگەر چیرۆکەی وەقەبازت بیر بێ ئەگەرەوەی شیرازیت بیر بێ کە پەرلەمانی بارگاکانی بارگای تورکیایاندا مامەڵە لەگەڵ ئەوانەیە کە لە وەقەباز ڕوویدا و لەگەڵ ئەوەی بە شیرازیش دەرکەوت کە لە تورکیا ئەتوانێت لەو شوێنانە هەموو شتێ بکە با هاوکاری پارتی وڵاتی کوردستان بەڵام لە سنووری سلێمانیە تا ئێستا ناکرێت ڕووداوەکەی دوکانت بیرە کە جاسوسەکانی تورکیا گیران بۆیە بە باوەڕی من نەک جاسوس بکوژەکانی تیرۆریسم و ناردرا بوون بۆ تیرۆرکردنی جەمیل بایک بۆیە بە باوەڕی من ئەمەی کەیسە لە سلێمانی ڕۆدا نیشانەی ئەوەی خۆ پێشتر هیچیان نایشاردوێتەوە نە مەولود چاوژۆغڵو نە ئەردۆغان هیچیان نایشاردنەوە کە سلێمانی کێشەیەکی گەورەیە بۆوان بۆ ئەوەیەم مە بێژوێکی درودێژەیە کە ڕەنگە لە بەرنامەیە کۆتایی پێنەیە ڕوسمانی بە درێژای 500 ساڵ کە سلێمانی بە کێشەی گەورە زانیوە و بەردەوام هەڵداوە حتا نالی لە سالم لە جوابەکەی بۆ نالی باسی واکە کە هیچ داری لەسەر بەردینەوە داری شێخە باسیش وەک جاران نەماوەتەوە بۆیە بە باوەڕی من ئەمەی ئێستا تورکیایکە ئەو ڕوحە زیندوەیە کە لە سلێمانیە ئەمە پەیوەندی بە یەکێتی و بە گۆڕان و فڕۆن بسارەوە نیە پەیوەندی بە شعبی سلێمانیەوە پەیوەندی بە خەڵکی سلێمانیەوە پەیوەندی بە کوردی ئەم ناوچەیەوە کوردی ئەم ناوچەیە بە ئاسانی دەستەمۆ نابێ عێراق لە عقینات ئێران لە سەفەویەکان لە عقیناتن عوسمانەکان لە عقیناتن ئێستا تورکیا ئەمە بکە ئەنجا بۆیە لە هاوێ خۆڕەنگە بەیانی لە قەراخیش و لە سەمی ڕزایش بۆ بکە خۆڕەنگە چەند کەماڵ و لە ناودەرگەی سلێمانی شاوە بکە بۆیە بە باوەڕی من ئەوە زۆر بە ئاسایی وەرگرە ئەوەی ئەمێنێتەوە ئەوەیە تۆ چۆن ئەم دۆخە بگەێنی بە دنیا کاکە گیانەوە لە ناو ماڵەکەی منە خەڵکی سیڤیل ئێمە کاتی خۆی کە لە کورتەکە عایلەکانی دوو عایلەت یاچوونوانە یەکیان ناوی کچێک مناڵێک بوو ناوی ئۆسکار بوو ئێمە هاواری دنیامان کردومان بابە کاتی خۆی لە فەلەستین محەممەد کە تیرۆر کرد زەجەی ئەعلامی دروستکارەتی کە ئیسرائیلەکان کوشتیان ئێمە نەماتوانین لەسەر ئۆسکار هیچ بکەین نەک حکوومەتی هەریە نەک پەرلەمانی کوردستان نەک کەس نەیتوانێت حتا نوێنەرەکانی کورد لە دەرەوە لە ئەوروپا لە ئەمریکا لە شوێنەکانی تەکتیزانی لە تورکیاش کە نوێنەرایەتی کوردە بوو یەکێکی بوو پارتی بوو نەیانتوانی بڵێن کاکە ئێوە مناڵەکان کۆ ناوی ئۆسکارە هەر ینی کە مناڵێکی زۆر بچووک لە کوردەکشەی زۆر سپاس کاک لەتیف من هاوکارانم لە بەشی کۆنتڕۆڵ پێمەڵێن بەرنامەکە بەرەو کۆتایی ئەڕوا بەڵام پێشتر من پرسیارێکم لە کاگەنوەرگەر ناچارم بچمەوە لای بۆەوەی کە وەڵامەکەی لێوەرگرمەوە ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم کاگەنوەر لەسەرەوەی کە ئەمە تا چەند پەیامێک بوو بۆ یەکێتی کە پێشتریش لەسەر هەر ئەو مۆزوعانە تورکیا نوێنەرایەتی یەکێتی لە ئەنقەرە دەرکرد فڕۆکەخانەی سلێمانی داخست ئەمەشیان ئێمە مێژوویەکی درو درێژمان هەیە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان بە کورتی بێ سپاس دەکەم ئەگە مەسەن لە دەورانی دروستبوونیەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان چەنە پشتیوانی پارتی کرێکارانی کوردستان و دەورانی تازە لە دەورانی ساڵی 1993 جەنابی مام جەلال و ڕێکەوتنی ئاشتی لەگەڵ تورک و ئۆزال و بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان و دوجاریش لەسەر لە دەورانی تازەشە ئەگەر باسی بکەم مەسەن پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خەباتی ڕۆژاوای کوردستان کە لە کاتێکا هێزی تر خەندەقی لێدا یەکێتی نیشتیمانی کوردستان لێرەوە پشتیوانیەکردن مەسەلەن چ پشتیوانیەکانی جەنابی هێرۆخان چ پشتیوانیەکانی ومثلەن هەواڵڵاه و شێخجەنگی وازەحە و لە دەورانی تازەترە لە هەڵبژارنەکانی ئاک پارتیە لە ناو ئەنقەرە مەسەلەن هەواڵ مەلا بەختیار وتی ئەبێت تورکیا واز لەوە بێنێ پەکەکە تیرۆریستە و کۆمەڵە تۆریستە و دیموکراتی تیرۆریستە و کاتە خەڵکی تر پشتیوانیان لە کەمپینی ئەردۆگانە کرد و لە دەورانی تازەتریشا مەسەلەن بۆ خۆت باست کرد چ داخستنی فڕۆکەخانەی سلێمانی چر نەهێشتنی قونسوڵخانەی مەسەلەن جەنابی دەرکردن و یا با بڵێم داخستنی نوێنەرایەتەکەی جەنابی کاک بەهرۆز گەڵاڵی لەسەر مووقفی یەکێتی نیشتیمانی کوردستانە نەکردنەوەی قونسوڵخانە لەسەر مووقفی یەکێتی نیشتیمانی کوردستانە و مەسەلەن ئێستاش پێچێ فڕۆکەخانەی سلێمانی ئەم جارە بە جۆرە لە جۆرەکان ئەوە بکە چاوژۆغڵ نەشی شاردەوە لە چەند ڕۆژی ڕابردووەڵێ سلێمانی بە جۆرە لە جۆرەکان پشتیوانی لە پاکاکا و فشارەکە لە دەوڵەتی عێراقی ئەوانە هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەواڵڵاه هەورجەنگی جوابی دایە ئەو کاڵێ سلێمانی شاری کوردایەتیە
مثلەن ئەوە بۆ مانایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان نەچۆتە ژێرداوەکان و خواستەکانی تورکیاوە ئەوە ڕاستە کە خەڵکی سلێمانی قسەیەکی باوەیە خەڵکی سلێمانی خەڵکی شۆڕژگێڕە بەڵام مەساگە هەر یەکێتی نیشتیمانی کوردستان رازی بووە زۆشتی تڕوێدا وارێک یەکێتی نیشتیمانی کوردستان رازی نەبەرنەگە من نتوانم لێرە ئەم دیفاع لە پارتی کرێکەکانی کوردستان بکەم وەکو عزوو یەکێتی وەکو مانای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی بەشێکە لە خەباتی هاوبەش و لە خەباتی نەتەوایەتی نیشتیمانی لە پارچەکانی توری کوردستان و مەسەن پارتی کرێکەکانی کوردستان و سەرکردایەتیش خۆیان ئەمە باش دەزان و من دڵنیام ئەو پرۆسیسەی کە لە بۆ تیرۆرکردنی هەواڵ جەمیل بایگ لە دوکان ڕوویدا لە هەر شارێکی تری عێراق و کوردستان بیا سەریەگرت بەڵام خۆشبەختانە جەمیل بایگ ڕزگاری بوو و مەسەلەن پرۆسەکە شکستی هێنا ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەموو سەروەیە بۆ ئەوی کە بۆ شیش هات فڕۆکان دێنەکوونە ماسی و سەفرە بە نەزەری منێکە هەر ئەو فشارانەی کە چاوژۆغڵەیەکە بۆی فشاری زۆرتر بخەنە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام لەوەش وازەحترەوەیە کە پارتی کرێکەکانی کوردستان پێشتر بەو شکڵە لەو سنوورانە نەبوو ئێستا بەهۆی بڵاو پێکردنی بەشێکی زۆری هێزەکانی و من لەم بارەیەوە وتارێکی دوور درێژم نووسیوەوە لە سوسیال میدیاکەی خۆم هەیە بەسەن باسی هەموو فاکتەرانەکەم باسی ئەوژەکەم کە بەو حاڵەشەوەکە لە هەورامانەوە تاوەکو پشدەر و بەشێکی زۆری قەندیلیش کە نفوزی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان نیگەران نییە بەبوونی پەکەکە بەڵام لەو نفوزەی کە مەسەلەن لە سۆرانەوە دەست پێیەکە تا فیشخابوو پارتی دیموکراتی کوردستان زۆر نیگەرانە مەسەلەن ئەو قوربانیانەش کە لەوێ دراون کەمترن کە من هیوادارم قوربانیانی لە من بۆچی ئەم قوربانیانەی کە لە منتقەی سەوز دراونی پارتی کرێکەکانی کوردستان و پێشا کەمترن ڕاستە خۆ پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە کە ناچێت دەژێرباری ئەو فشارانەی نە تورکیا نە ئێران و هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە فارس و بە کوردیەوە لە زرگوێزە لە کۆیە لە سلێمانیە و بە خۆش دەزانی هەموو میدیای لە وڵاتێ یەکێتی نیشتیمانی کوردستان سەر ڕایەوەی کەم کوڕی هەیە سەر ڕایەوەکو پێویست ڕەنگە نەبوو بێ بەڵام بە نظری من بڵێ پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا لەگەڵ پەکەکەیە هیچ ساردێکی تێنەکەوت بە نظری من نەخێر بەڵام من هەمیشە قسەیەکەم کاگارە مەڵم مەسەلەن چەنە پارتی کرێکارانی کوردستان لە مەقالەکانیشمان چەنە پارتی کرێکارانی کوردستان وەکو هێزێکی گەورە لە منتقەیە ڕعایەتی ئێرانەکە ئەبێ ئەو حەقەش بدا بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە نە ڕعایەتی تورکیا بکە بە نظری من ئەم ڕعایەتکردنە لەم بارودۆخەیە واردە و ئەبێ مەسەرەن لەبەر چای بگرین بۆچی کاگارم لەبەرەوەی گەلە کۆمەکیێکی گەورە هەیە نەما تقریبان 3 بۆ 4 دقەش لە بەرنامەکە درێژەمان پێدا زۆر سپاس بۆ بەڕێز ئەنوەر حوسێن نووسەر و ڕۆژنامەنووس کە لە ستۆدیۆ لەگەڵمان بووی و زۆر سپاس بۆ بەڕێز لەتیف فاتح فەرەج نووسەر و ڕۆژنامەنووس کە لە شاری چەمچەماڵ و لە ڕێگەی ڤایبەرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێزی شت کاک لەتیف زۆر سپاس عزیزم بەڵێ بینەرانی عزیز و خۆشەوی سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بە دیار بەرنامەکەەوەمانەوە وەکەمیشە سپاس بۆ ئەوکارانم لە پشتی کامێرە و بەشی کۆنتترۆل تا هەفتێکی کە بەڕامەیەکیکە هەر شاد و سەرکەوتوو بن.